بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ويقول طاعة عبادة من لورد إن شاء الله تعالى. أتينا خدمتي بغمر إخوة عليه الصلاة والسلام يكل الصحابة كانت خدمتي كاتك يكم جار مسلمان بو شو لاي بغمر إخوة عليه الصلاة والسلام شێوازی سەلامکردنی کرد لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە کاتێ پێغەمبەر بۆ نمونە سەلامی دا و فەرمووی عەلەیکە سەلام، عەلەیکە سەلام. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یا رسول الله قال لا تقل عليك السلام فإن عليك السلام تحية الميت. وتی مەڵێ عەلەیکە السلام، بەڵکو ئەمە بۆ مردووە، بۆ زیندوو نییە، ئاگای لێ بێ. ئەمجا فەرمووی کاتی ئەڵێن پێت ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله، بڵێ عەلەیکم السەلام، عەلەیکم، عەلەیکەنە، عەلەیکە. عەلەیکە بۆ مردووە، بەڵام عەلەیکم السەلام بۆ زیندووە. ئەبێ وریابی ئەو جیاوازیە بکەین. ئەمجا فەرمووی پێغەمبەری خوا عەلمنی عەمەلا يدخل الجەنە، کارێکمش پێ بڵێ مخاتە ناوڕاستی باشتەوە، مخاتە باشتەوە. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم سێ شتی پێوت، سێشت. یەکێ لەوانە فەرمووی کۆیلە ئازاد بکە، کۆیلە ئەطعم الجائع، پێشەوەی کە دووەمیانش تینێت، ئەوەی برسیە و تینیە، واتە کۆیلە ئازاد بکە، تینی و برسی تێر بکە، تینی و برسی تێر بکە. سێمیانش فەرمان بە چاکە بکە و ڕێگا لە خراپە بگرە، شتێک مەڵێ، قسە ئەەکەی یان قسەی چاک بکە یان بێدەنگ بە، فەلیەقول خەیرا ئەو لیەصمت، لە فەرمایش شتێکی تر هاتووە قسەی چاک بکە یان خراپ. یعنی ئەم سێ موژدەی کە دا پێی هەموو وەسیەتی پێکرد کە کاتی سەلامت لێ ئەکرێ بڵێ عەلەیکم السەلام، مەڵە عەلەیکە السەلام، عەلەیکە السەلام، ئەمە مەڵێ. وەسیەت شتش بکە ئەتواتە ناوڕاست باشتەوە. ئەوەی تینی و برسی ئەگە توانیت یارمەتی بدە و تێری بکە هەردووگیان، و کۆیلە ئازاد بکە، و فەرمان بە چاکەکە و ڕێگا لە خراپە بگرە و بە قسەی خێر و باشە بکە. خوای گەورە ڕەحمان پێ بکە و هەموومان بینە ئەهلی بەهەشت ئینشاء الله تعالى. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.